بەناوی خی بەرز و بەهاوتا سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەورم لەم پرۆگرامەدا لە پرۆگرامی مانگی من لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵێک تەوەر و بەرگە بابەتی و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە بابەتەکانی ئەم جارەشمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و با تەندروستێکی زۆر باشە و بتوانن تا کۆتایی بینەرمان بن. زۆر سپاس شەیداخان بەراوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش تاعات و عیبادەتان قبول بێت لە پرۆگرامی مانگی من دوو بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردن وە پەیوەندیدار بە مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە دەمانوێت قسە و باز لەسەر گرنگی ڕۆژەکانی نێو مانگی ڕەمەزان بکەین. دیارە مانگی ڕەمەزان بۆ خۆی مانگێکی تایبەتە و ڕۆژەکانیشی تایبەتمەندی خۆیان هەیە و ئەگەر بیکەینە سێ بەش دەی یەکەم و دەی ناوەند و دەی کۆتایی ئێمە لە دەی یەکەم ئیتر خەریکە تێپەڕە بێت بابزانین لە دەڕۆژیان خود ئەو ڕۆژە تایبەتانی کە ماون لە بەرمان ئەو دەرفەتان باشانەی کە هەن چۆن بتوانین سوودیان لێوەرگرین زانایەکی ئاینی باز لە گرنگی ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانمان بۆ دەکات. لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە باس لە ڕەمەزانەکەین لە ئاوێنەی ئەدەبیاتی شاعرانی کلاسیک و نوێدا شاعیرێک میوانمانە بە کۆمەڵێک خامەی ڕەنگینی جوانەوە بە دەنگێکی خۆشەوە قسە و باس و وەروە کۆمەڵێک و توێژ دەربارەی ڕەمەزان و ڕۆژوو ئەەکەین لە نێو ئەدەبیاتی کلاسیکی کوردی و هەروەها نوێژدا. بەڵام بەڕێزان لەگەڵ ئەم دوو سەرکێشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش بەر لەوەی بچینە تەوەریەکەم و گفتوگۆی لەسەر بکەین دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام. بەڵێزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز زانایانی مامۆستا زەید دووستەپەیمان کردو. مامۆستا سڵای خواد لێبێ سپاس بۆ ئەم دەرفەتەی بەیەمت بەخشی تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانت قبول بێ. دەمانەوێت لە زاری بەڕێستانەوە وەکو زانایەکی ئاینی باس لە تایبەتمەندیەکانی ڕۆژەکانی نێو مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین لە دەی یەکەم و وەروەها کە ڕۆژەکانی تریش بە دیاریکراوی پێم خۆشە بزانم هەمیشە باز لەوە دەکرێت کە ڕەمەزان پۆلێن کراوە بۆ سێ بەش وەروەها ئەم پۆلێن کرانە وەروە بەشەکانی ناو ڕەمەزان ڕۆژە تایبەتەکانی ناو ڕەمەزان چین؟ منەخوێ بەخشنەی میهرەبان سوپاسی ئێوەی ئازیز و بەڕێز و سەرجەم بینەران و بیسەران و خوشک و دایکان دەکەم. خی گەورە تەمەنی هەموو لایەکمان بەرەکەتدار بکەوە مانگەیەش بە خێر و بێر بۆمان بجێڕی. سەبارەت بە و پرسیارەی جەنابتان ڕۆژووی یاخود بابرین مانگی ڕەمەزان دەبێتە سێ بەش وەکو حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم واریدەوە لە لای زانایان دەڕۆژی یەکەم و دەڕۆژی دووەم و دەڕۆژی سێم. دەڕۆژی یەکەم وەکو ئیستقبالکردن و پێشوازیە مسلمانان بە شێوەیەکی گشتی لە پێشوازی مانگی ڕەمەزاندانە هەر لە تاعات و عیبادەت و هەر لە بەخۆداچوونەوە. لە دەڕۆژی دووەم مانگی ڕەمەزان ئەو خۆی وانی شان دەدا بۆ مسلمانان دوای ئەوەی کە دەڕۆژی یەکەم مرۆڤەکان بابرین مسلمانان بە ڕۆژی بوون نەفسیان دەرونیان عقلیان هۆشیان هەستیان خۆڕاگر بوو. لە پاشان دەڕۆژی دووەم دەکا کە بۆ بەیانی ئینشاءڵڵا ئێمە دەچینە ناو دەڕۆژی دووەم کە دەکا خوای گەورە لێمان وەربگرێ. ڕەمەزان پێمان دەرێ ئایا تۆ چۆن ئارامت گرت دەبێ ئارام بگری لەسەر ڕۆژوەکان ئارام بگری لەسەر خۆشیەکان ئارام بگری لەسەر ناخۆشیەکان. تەماشا دەکەین خوای پەروەردگار لە قورئاندا کە باسی ڕۆژوەوانمان بۆ دەکاتن و باسی فەزلی کوتیب عەلەیکم الصیام کەما کوتیب عەلی الذین من قبلکم لعلکم تتقون. دەڕۆژی یەکەم ئیستقبال بوو. دەڕۆژی دووەم دەبێ ئینسان خۆی ئستعداد و ئامادە باشی بکە زیاتر و زۆرتر. لە دەڕۆژی یەکەم ئەوە خۆی ئامادە کردبوو لە پێشوازی دەڕۆژی دووەم هەوڵ دەدا خۆی وا لێ بکاتن لە ناو تەقوا و عیبادەتدا خۆی ببێنێتەوە. بۆ نمونە ئەگەر یەکێک سیر بکەین
بەردەوام لە دەڕۆژی یەکەم خەریکی قورئان بووە بەڵام دەڕۆژی دووەم ئەو جارە دەبێ هەوڵ بدە لە فەهم و تێگەیشتنی قورئان کە چی پێ دەرێ تەماشای ئاەتی یەکەم دکە خوای گەورە دەفەرمێ كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون دەفەرمێ ئەیامە معدودات لە پاشان دەفەرمێ فمن ئەیامە معدودات چەند ڕۆژێکی دیاری کراوە ئەو ڕۆژە دیاری کراوانە خوای گەورە فێرمان دەکات چۆن ئێمە بتوانین بەزەی بە خۆمان و بەزەی دەوروبەر و هەموو چین و کۆمەلگاکەی خۆمان دابێتەوە بڵێ زۆر باشە مامۆستاکەواتە دەڕۆژی سەرەتامان بەڕێ کردو لەوانەیە لە عیبادەتکردنە کەم و کورتیمان هەبوو بێت چۆن بتوانین لەو ڕۆژانەی کەماوە بتوانین ئێمە ئەو کەم و کورتیانە پڕ بکەینەوە بڵێ کەم و کوڕیەکان دوو زۆری سەرچیمان هەیە کەم و کوڕێکمان هەیە لە عیبادەت کەم و کوڕێکمان هەیە بەرامبەر کۆمەلگا و میلەت و ئومەت ئەو کەم و کوڕیانە یاخود بابرێن ئەو نەقستانی عیبادەتمان هەبی بەرامبەر خوا ئەوە لە کاتی ئەو ڕۆژوگرتنە و لە کاتی عیبادەتدا جیاوازە بەڵام ئەو چینەی دە ڕۆژی دووەم کە لەبەرەوە ئێمە دەبێ بزانین مانجی ڕەمەزان بەستەنها مانجی دەوگرتن و دەستگرتن و چاوگرتن نییە مانجی بەخۆداچوونەوە و گەورەترین قوتابخانە لە مانجی ڕەمەزاندایە ئەگەر سیر بکەن قوتابخانە چی تێدایە قوتابخانە فێرە تعلیم و تەدریس و تەدریبت دەکات فێرە زانست و زانیاری فێرە ئەدەب و ئەخلاق و خۆڕەوشت فێرە ڕێزگرتنی گەورە و بچووکت دەکات و فێرە ئەوە دەکاتن کەوا دوێنێ نەتدەزانی ئەمڕۆزانیت دوێنێ فەهمت پێ نەکرد ئەوڕۆفامی پێ دەکەیت دوێنێ هەستت بەوە نەکردکەوە شتێک هەیە زۆر لە خۆت گەورەتر ئەوڕۆ هەستی پێ دەکەیت کەوا بوو ئێمە تەمەشا دەکەین لە ڕۆژی دووەمدا دەبێت لەو قوتابخانەیەدا وەکو منداڵێک نمونە گووەکەوە منداڵێک دەستە قوتابخانە سەرەتا هیچ معلومات و زانیاریەکی لەدەستدا نییە بەڵام دوایی لە قۆناغی دووەم و سێەم و چوارەم فێرە خوێندنەوە و نووسین دەبێ هەست بەوە دەکاتن کەوا زانست و زانیاری بەرەو چه ئاستێکی دەبە لەبەرەوە ئینسانی مسلمان وا باشە لە دەڕۆژی دووەم دەڕۆژی یەکەم ئەوە بەخۆی خەریک بوو بەڵام دەڕۆژی دووەم بیر لە بیئە و دەوروبەر و کۆمەلگا و مجتەمع بکاتەوە و بزانێت داواکاری خوای پەروەردگار لەسەروی چییە لەبەرەوە داواکاری خوای پەروەردگار بەستانە ڕۆژێکی سادە نییە ئەگەر ئێمە بگەڕینەوە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام خۆ ئەگەر تەماشا بکەین لە مەکەی پیرۆز خوای پەروەردگار ڕۆژی وازب نەکرد بەڵام لە شاری مەدینە وازیبی کرد ساڵی دووەم ساڵی یەکەم هەتا تەئسیسی دەوڵەی ئیسلامی بوو خوای پەروەردگار وازبی نەکرد ساڵی دووەم کە وازبی کرد لەو کاتەدا مرۆڤەکان یاخود بابرێن سەحابەکان و پێغەمبەر و هاوڵان هەر هەمویان گەی بوونە ناو قۆناغێک جێگیر ببوون و هەروەها توانی بوویان کۆمەڵێک بەرنامە و داواکاری خوای پەروەردگاریان قبول بێ و بە کرداریش ئەنجام بدەن مامۆستا بۆ ئینسانی موسڵمان مانگی پیرۆزی ڕەمەزان هەمووی تایبەتە ئێمە دە ڕۆژێک با بڵین ئەگەر لە دەستمان چوو بێ ئیشەڵڵا خوای گەورە و تاعات و عیبادەتەی لێ قبول کردبین ئەوەی کە لە پێشمان ماوە ئەو مژدە خۆشانەی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ پێی دابین ئەو ڕێنمایی و زانیاری و وەروەها بابەتە گرنگانەی کە لە پێشمان ماون لە ڕۆژی دووهەم و وەروە سێهەمدا بە دیاریکراوی دە ڕۆژی دووەم کە پێدەخینە ناویەوە چه مژدەیەکی خۆش لەم دە ڕۆژەیە هەیە مسلمانان چۆن گرنگی بەو ڕۆژە تایبەتانە بدەن و ئەگەر بە شێوازێکی تر بپرسم چی بکەین لە دەستمان نەچێ ئەو ڕۆژە تایبەتانەی کەوا لە مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژ بە ڕۆژی ئەبێ چەند بە گرنگیەوە سیر بکەین بڵێ با دووبارە بینەوە سەر ئەو بابەتی کە جەنابەت پرسیارەکەت کرد خوازات داتەوە دە ڕۆژی یەکەم گوتمان پێشوازیە دە ڕۆژی دووەم بە خۆداچوونەوە بۆ خۆت و بۆ دەوروبەرتە دە ڕۆژی سێەم شەو نوێژە ینی عەشرول ئەواخیر بۆ شەو نوێژە بۆ بەینی خۆت و خوایە کەوا بوو دە ڕۆژی یەکەم گوتمانەوە پێشوازیەکەیە بەس دە ڕۆژی دووەم کە ئێستا ئێمە خەریکە بچینە ناو ئەو دە ڕۆژی دووەمەکەی ناوەندەکە سیر دەکەین پێویستە مرۆڤ چاو بجێڕێ لە هەموو دەوروبەرەکەی خۆی لە هەموو چین و توێژەکەی خۆی لەبەرەوە بەڕێزەکانم هەموو بینەران و بیسەرانیش دەزانن
ڕەمەزان قوتابخانەیەکی پێگەیاندن و پەروەردە و بە خۆداچوونەوەیەکە. ئەگەر هات و گریمان ئەمە لەو چەند ڕۆژەی ڕابردوو لە دەستمان چووە لە عیبادەتمان، لە تاعەتمان، لە شەو نوێژمان، لە قورئان خوێندنمان، لە بەزەیی بە دەوروبەرمان کەم و کوڕیمان هەبێ دەبێت لە خیلالی ئەو دە ڕۆژە لە ماوەی ئەو دە ڕۆژە بە خۆداچوونەوەیکی خۆمان بکەین. ڕەنگە زۆر کەسە بێ لە ماوەی ئەو دە ڕۆژە نەیتوانی بە قورئان بخوێنێ، ڕەنگە زۆر کەسە بێ لە ماوەی ئەو دە ڕۆژە کارەکەی خۆی تەواو نەپێکابێ، یاخۆ لەو دە ڕۆژەیەدا نەیتوانیا هاموشۆی زۆرینەی چین و توێژەکان بکە. تەبعاً لە ناو ئومەی ئیسلامیدا بەگشتی و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەترکەوە ئەو میلەتی کوردی مسلمانە وەکو ئێمە ئاگادارین چەند ساڵێکی ڕابردوو کە لە ناو ئەزمموی مامۆستایەتی و مەلایەتیدا بووینە لە خیلالی ئەو چەند ڕۆژەی خەڵکانێک دێن داوا دەکەن دەرێن مامۆستا ئێمە پێویستمان بەوە هەیە ئەگەر هەژارێ ماڵە هەژارێکە بێ دەستکورتەکە بێ یاخود کەسانێکە بێ پێویستە ئێمە هاوکاری و هاریکاریان لە بۆ بکەین یاخود هەوڵ دەدەن مەسئلەی زەکات دانی زەکات و ماڵخاوێنکردنەوە و پاکردنەوە ینی لەو چەند ڕۆژەیە لە خیلالی ئەو دە ڕۆژەیە دەیانەوێ ماڵەکەی خۆیان پاک بکەنەوە چۆن لە دە ڕۆژی یەکەم دەروون و نەفس و عەقل و فکر و هۆش و ئایدەلۆژیای خۆیان پاکردەوە لەو دە ڕۆژەش دەیانەوێ ماڵی خۆیان پاک بکەنەوە لە دە ڕۆژی کۆتایی ئەو جارە دەیانەوێ ڕەبتێک و ئیرتیباتێک بکەن لە بینی خۆیان و خوای پەروەردگار بە شەو نوێژ و بە تاعەت و بە عیبادەت و هەروەها لەو شەوە قەدرانەی کە خوای گەورە دایناوە. زۆر باشە کەواتە مامۆستا چۆن دەزانین کە مانگی ڕەمەزان فەزل و گەورەیەکی تایبەتی هەیە لە چاو مانگەکانی تردا؟ ئایا ڕۆژەکانی مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە ڕۆژێکیان هەیە کە تایبەت بن و فەزل و گەورەیان هەبێت لە چاو ڕۆژەکانی تریدا؟ گومان لەوەدانە شەوەکانی ڕەمەزان ئەروەکو لە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بۆمان وارد کراوە و لە حەدیسە زێڕینەکان بۆمان دەفەرمێ کە شەیتان کۆت و بەند دەکرێت نەفس و دەروونەکانیش فرەوانتر دەبێ عەقڵ هەستی زیاتر بەداڕژان دەکا. نمونەیەکی بینینەوە ئەگەر تەماشا بکەین وەزارەتی تەندروستی منەظەمەی سەحەی عالەمی ساڵی 2000 راپۆرتێکی داوە دەرێ هەر مرۆڤێک لە ماوەی چەند ڕۆژانێک خۆی لە خواردن بگرێتەوە عەقڵی زیاتر فرەوانتر دەبێ و زاکیرێشی تونتر دەبێ و جگە لەوەی لە دەروون و ناخیشی هەست بەبوونێکی زیاتر دەکا و هەندێک سوودی جەستەیش باز دەکا. تەمەشا دەکەین لێرە ئەو ڕێکخراوی تەندروستی جیهانی هاتووە دان بەوە دادنێ دەرێ عەقڵی ئینسان فرەوانتر و وەگەشەی زیاتر دەکاتن. تەمەشا دەکەین خوای پەروەردگار ئەو ڕۆژۆی دانایە لە بۆ ئینسانی مسلمان کوتیبە عەلەیکوم الصیام ئەو ڕۆژوە ئەی فوریدە عەلەیکوم الصیام کە فەرزی کردووە لەسەر بەندەکان جگە لەوەی لە تاعەت و عیبادەت خەریک دەبن هەست پێ دەکەی زیاتر بیرکردنەوەیان دەبێ هەست پێ دەکەی زیاتر کەم و کوڕیەکانی یاخود بابرێن خەلەلی ناو کۆمەلگا دەبینن. ئێستا بۆ نمونە مرۆڤێک برسیە هەست بەوە دەکا کە کەسانێک برسیە لە دەوروبەری مرۆڤێک لە خەو خواردن بووە هەست پێ دەکا کەسانێک کەنە لە عینەن ئەوها لەو خەو خواردن بووینە و لە پاشان مرۆڤەکان یەکسان دەبن کەوا بوو گەورەیی و یاخود بابرێن شکۆی مانجی ڕەمەزان لە زۆر نیعمەت و فەزلدا هەیە جگە لەوەی خوای گەورە دەفەرمێ ئین الصیام والقورآن یشفعان یوم القیامە قورآن و ڕۆژ و شەفاعەت دەکاتن کە ڕۆژ و ئەوەندە گەورەی و فەزل و نیعمەتەکەی بەڵام تەمەشا دەکەین قوتابخانەیەکی زۆر گەورە و پێگەیاندنە لە بۆ جەستەی مرۆڤ لە بۆ ناخی مرۆڤ لە بۆ عەقلی مرۆڤ و هەروەها لە بۆ پێگەیاندن و تێگەیاندنی مرۆڤ. بۆ زۆر جارەیە منداڵەکە دێ پرسیار دەکا دایکە یان باوکە لۆ ئەو شتەی ناخۆی یەکسەر تو چ جواب بدەیەوە دەرێ خەر لەبەرەوەی خوا قەدەغەی لێ کردیمە دەرێ خوا چییە دێ تعریفی خوای لێ بۆ دەکەی یاخود خوای پێدەناسێنی یان دەرێ ئەدی باشە باوکە لەبەر چ ئەتوو فڕەک لەو ئاوەی نادەی دەرێ ڕۆڵە گیان هەتاوەکو ئەڵڵاهو ئەکبەر و ناوی خوانێتن ئەمە ناتوانم ئەوواوە بخۆمەوە. یعنی تەمەشاکە پەروەردەیەکی دەرونی پەروەردەیەکی خێزانی پەروەردەیەکی کۆمەلگایی پەروەردەیەکی وڵات و نیشتیمانی پەروەردەیەکی پێگەیاندن پەروەردەیەکی هەژار و نەدار ئەوجە لە پاشان پەروەردەیەکی ئیمانی و قورئانی لە بۆ تاچی مرۆڤ لە بۆ کۆی مرۆڤ دروست دەکاتن. زۆر باشە مامۆستا گەر لەوە دەست پێ بکەم جاران اختیارەکانمان بیرمە مناڵ بوو مامۆستا بەڕاستی دەمێ بزانم بەرپرسیارەتی مامۆستایانی ئاینی یاخود زانایانی ئاینی لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە
بە چاوی خۆم بینیمەوە مامۆستا یان ئەگەر ناویان بێنم یادیان بەخێر حاجی حەمەڕەزا و سەید محەممەد و کاک حەمالی کۆمەڵی اختیار بوون لە گوندەکەمان کە تۆزێک ڕەمەزان دەڕۆژ دەگریان لەبەر خۆیانەوە دەیانوت ئەترسین جوان ڕفتارمان نەکرد بێ باش قەدری ئەم مانگەمان نەگرت بێ بۆیە وازوو دەڕوا ینی بەڕاستی مامۆستا ئەم دەڕۆژە هەر لە چاوتروکانێکا ڕۆشت ینی زۆر زۆر ڕاشکاو بوو کەواتە چۆن بکەین چی بکەین بە پرسیارەتی کێ ئەوەی ماوە یاخود ئەو ڕۆحیەت و ئەو گروتینە ئەم مانگە پیرۆزە بە دەرفەت بزانین کە قەدری ڕۆژ بە ڕۆژ و دەقە بە دەقە و سعات بە ساعتی بزانین کە دڵ و دەرونی خۆمانی تێدا ئارام بکەینەوە. جوانە سەبارەت بەو بابەتەی کە باست کرد ساڵانی زوو ئەوانی باس دەکەم ساڵی هەفتاکان شەستەکان نا بەڵام هەفتا و هەشتا و هەتا نەوەتیش بابرین زیاتر هەفتا و هەشتایەکان کە ڕەمەزان دەهات وەکو ئێستا بابرین لە خواردن ئەوەندە پێشکەوتوو نەبوو یاخود لە تەکنەلۆژیا ئەوەندە پێشکەوتوو نەبوو سواریەک دەهات لە گوندەچی دەهاتە شاری بۆ نمونێستان باسی هەولێر دەکەم لە گوندەکان ئاغی گوندی لەگەر مامۆستای گوندی سواریە چیان دەنات لە بۆ شاری ئەوە ینی حەز دەکەم تاریخێکی فۆلکلۆری باز بکەم یاخود بابرین کللتوری باز بکەم داهاتن لە نێزیک محافەزەی لە نێزیک مزگەوتە کە بوو لەوێندەر هەموو خەڵکەکە خڕدەبوونەوە لەوێندەر ئیعلان دەکرا جێژنە ڕەمەزانە یاننا کە ئیعلان دەکرا ڕەمەزانە ئەو سواریە داهاتەوە لە دووڕە ئەو جە سوبحانڵڵا شتێکی فۆلکلۆری بابرین زەلامی پێشتری هەموو جەمەدانی لەسەری بوو ئەگەر جەمەدانیەکەی با بدا باە ئەوە لە دووڕا دەیان گۆ ڕەمەزانە عنی خۆشیان دەردەبڕی نەک بێ بە خەمگینی غەمباری برێ وڵی چ بکەمەوە ڕەمەزان داهاتیە کوڕ وڵی نازم لە دووڕا جەمەدانیەکەی بادەدا ئاغا و مەلاوی اختیارەکان لە نێزیک مزگەوتێ ینی دوور بوو کابرا دەیانگۆ ڕەمەزانە پیرۆزباویان لێ دەکرد ینی پیرۆزباویان لە یەکتر دەکردەوە مانجی ڕەمەزانە و زۆر بە دڵخۆشی و دلفرەوانی ئەوجا سیرکە ئەو کاتی مزگەوتەکانیان چۆن دەڕازاندەوە عینەن هەر یەکە و قاپەشیوەکی دەهینا لە نەگوەچی ئێستا کە بابرێن نیسک و دوو قلە قەسب بیتن یان قلە ئاوەک بی هەر یەکەوەچی شیوە غەریبەکە بوو شیوە غەریبە کوو بوو یاخود بابرێن شیوی پرسەکانەگەر یەکێکی بمرد بە لە گوندێک یەک دەمرد هەر یەکە و قاپە شیوی خۆی دەینا سێ ڕۆژدای دەنا لە بۆ دڵنەوەی مردیەکەی هەتا دڵی بداتەوە بەڵام ئەوان بە پێچەوانە وەکو جێژن و دڵخۆشیەک ڕۆژانە هەر یەکە و قاپە شیوی خۆی لە دەست دەگرت نازانم جەنابتان جەنابتۆ خوشکە بەڕێزە لە بیری تیاننا قاپە شیوی دەهینا و دای دەنا لە مزگەفتێ کە بانجی دەدانانی خۆیان لە مزگەفتێ دەخوارد عایلە لە ماری خۆی یعنی خێزان و منداڵ لە ماری خۆی ئەوانە هەموو پێکەوە هەر لە مامۆستا و هەر لە مامە حاجی و هەر لە گەنجەکان و جوانەکان و حتا تەنانەت ئاغای گوندیش داهاتن پێکەوە لە ناو مزگەوتێ نانەکەیان دەخۆت زام ئەو کاتی مندار بوو دەبای لە قولیسکەچی دابنیشی ئەو لەگە بابی خۆی دادەنیشدا و لەگەر مامی دادەنیشیان مامۆستا گازی دەکرد هەر یەکە و شیوەک بوو ئەو دۆغەوا بوو گەنم بە ماش بوو گەنم بە سرق بوو خواردنی ئەو کاتی ئاوا بوو یعنی خەڵکەکە ئەوەندە دڵی خۆش بوو ئەوەندە مرتاح بوو لە ڕۆژ دەڕۆی بیست ڕۆژ دەڕۆی دەڕۆژەکەیت کە لە مزگەفتی هەردەمانەوە ئیعتیکاف بوو زۆر جار نەیدەزانی برێ ئیعتیکاف بەڵام دەماوە دێگۆڵای مامۆستا شتێکی گوتیە بە زمانەوە من ناڕۆم تازە لە مزگەفتی دەبینمەوە وەچی ئێستا نەبوو شەوی ببتە ڕۆژ ببتە شەو ینی بەردەوامەوابی خەڵکەکە لە مزگەوت دەماوە زۆر دڵی خۆش دەبوو بەرەبەری ڕەمەزان دەڕۆی غەمگین دەبوون غەمبار بووە کۆ برێ تازیە چیان نەبیتن ئەوکە لەبەرەوەی ئەو ڕەمەزانەوە تێدەگەیشت هەموو لە یەک سفرە لە یەک خوان لە یەک مەجلیس کۆ دەبوونەوە سوحبەت و دانیشتن و قسەکردن و یعنی مزگەوت ببووە وەکو سەردەمی ئەوەی ببووە مەطعەم و خواردنگە و هەروەها فندق و مانەوەیەکی زۆر خۆشی تێدا و نازانم جەنابیشتان لەبیرتانیان ناوکاتی زۆر باشە مامۆستا پێشتر ئاماژەت بەوە کرد کە هەندێک ڕۆژی گرنگمان هەیە لە ناو ڕۆژەکانی مانگی ڕەمەزاندا کەواتە لەو ڕۆژە گرنگانەدا چی پێویستە وەکو پەرستش کە بکرێت یاخود زیاتر ئەنجام بدرێت؟ بەڵێ سەبارەت بە ئایا چ عیبادەتێک زیاتر لە مانجی ڕەمەزان بکەین تەبعەن باشترین و چاترین کە دوای ئەوەی کە بە ڕۆژوو بووینە قورآن خوێندن ئەوی قورآن دەزانی خۆ ئەوی قورآن نازانی با گوێ لە قورآن بگری ئەسسامیع کەلقاریئی گوێ لە قورآن بگری و لە پاشان نوێژکردن نوێژکردنیش زۆر گرنگە بەردەوام ئینسان لە ناو نوێژدابی ئینسا ئەوەی دەتوانی لە مزگەوت ئەوی دەتانی لە ماڵێ بەڵام باشترینیشی قورآن خوێندنە ئینسان قورآنی بخینی زۆر جارێ خوشکانیان برایان تەلەفۆن دەکەن یان معلوماتێکی وایان نییە دەپرسن ئەرێ مامۆستا ئەگەر گوێ لە قورآن بگرین بە قەڵەم قورآن
یاخود بە تەلەفۆن یاخود بە تەلەڤیزۆن یا بە هەر سەوتێکبی دروستیان ڕێپێدراوە بەڵێ ئینسان دەتوانیتن عینەن بە هەماشیەوە جێ لە قورئان بگری فەزل و پاداشتەکەی خۆی هەیە ئەگەر نەزانی قورئانی بخنیان لە ناو سەیارەیان بە هەر شێوەیەکە ئەو قورئانەش حەز دەکەم بینەران و بیسەران بزانن ئەو قورئانەی وا ئێستا قورئانەکەی کە دەخیندرێت سەوتی کوردی ینی دەنجی کوردیان تەفسیری کوردی لەگەرە باشترین شدوەیە مام ئەختیارێک لەو بەینانە قسەی لۆجێڕامەوە گوتی 20 ساڵ دەبی قورئانی دەخینەما من بەڵام لە خیلالی پارەکە هاتم قورئانەکە ئەندێگۆ ساڵ ڕەمەزان نەبوو 7 و 8 تا 10 ختمینەکەم بەس گوتی پار ساڵی ڕابردوو هاتم ختمەچی تەفسیری کوردیم کرد ئەو تەفسیرانەکە وەکو ڕامان و گولشەن و ئەوانە هەیە گوتی هاتم بە تەفسیرەوە خوێندم گوتی لە پارەوە ئێستا دەزانم قورئان چ داواکاری لە من هەیە من حەز دەکەم ینی لە بینەران و بیسەران ئەوە بزانین بەس تەنها قورئان خوێندنێکی ئەوەنە لەگەر قورئان خوێندنەکەی تەفسیرێکی لەگەر بخوێنینەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر نا عینەن سەوتیاتی قورئان دەخوێنی تەفسیرەکەی لەگەرە باشترین و چاکترین شتووە لە پاشانیش شەوەکان بە عیبادەت بینە سەر بەڕاستی ئەو شەوە فرسەتە دابنیشین بە شەو نوێژ و بە عیبادەت و بە تاعەت و وە لە پاشان دوعاکردنیش زۆر گرنگە مامۆستا دەرفەتمان زۆر کەماوەوە بەڕاستی چێژ لە قسەکانی بەڕێست و هەروەها ڕێنمایەکانیشت وەردەگرین پێم خۆشە لەو کاتەکەمەی ماوە وەکو زانایەکی ئاینی وەکو ڕیسپیەکی نێو کوردستان پەیامێکی تایبەتت ئامۆژگاریەک لە ڕوانگەی شەرعەوە بۆ موسڵمانان بۆ وانەی گوێمان بۆ دەگرن با بزانین چ دەرفەتێکی باش لە دەستمان ماوە با لە دەسینەین و هەروەها ئەم ڕۆژانەی مانگی پیرۆزی ڕەمەزان وەکو بەڕێزی شدا ئاماژەت پێکرد ئەیام المەعدودا کە ڕۆچە ڕۆژانێکی کەم و دیاری کراون با بتوانین ئێمە بە عیبادەت و پەرستش بەڕێیان بکەین بڵێ وڵی من داواکاریم ئەوەن لە خۆم و ئەوجا لە پاشان هەموو مسلمانان هەیە ئێستا وەکو باسی هەرێمی کوردستان بکەین لە ژێر ئابلوقەی ئابووریدایە لە ناو ئابلوقەی ئابووری 2000 ئابلوقەی ناو ئابلوقەیە ئەگەر زۆر جار هەیە نمونەی دەینمەوە ئەگەر هەر یەک لە ئێمە ئەگەر 5 منداڵمان هەبی ئەگەر 5 منداڵمان هەیە ئەمە ئێستا تەمەشا دەکەین ئەو ئابلوقە و ئەو اقتصادەی لەسەر کۆمەلگای مسلماندا هەیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی لەبەرەوە دەسەڵات بەزەیی بە هاوڵاتی نایەتەوە ئێمە بە خۆمان بە زەیمان بە هاوڵاتیان بێتەوە هەر یەک لە مامۆستاکان ئاگادارین وەکو مامۆستایان ئێستا تەنسیقێکمان هەیە لە ناو خۆمان تۆڕێک و شەبەکەکمان داناوە هەر یەک لە مامۆستان ناوی هەژارەکانی نووسە لە گەڕک و شوێن و گوندەکانی خۆی ئەو دەدوایی ئەو زەکات و ئەو پێداویستیانێکە دێ هەتا تەنانەت زەکات الفیتریش دێ دابەشکردن بەسەر ماڵە هەژارەکان نەک ئەمە ماڵک دوو جاری لە بۆ بچی مارەك جارێکی لە بۆ نەچی خوا پێدا و دەوڵەمەندەکان با بێن دەستی هاوکاری و هاریکاری بینن لە بۆ چ بە خۆیان چاودێری دەکەن چەند مامۆستایەک و چەند کەسێک و یان مامۆستایەک چەند ڕیشسپێک لەگەڵ خۆی دابنێ بە تەنانە بێتن بەسەر هەژارە نەداران ئەو پێداویستی و ماڵی خوایی دابش بکەن بەسەر فەقیر و هەژارەکان لەبەرەوە بەڕاستی ئاگادارین فەقیر و هەژارێکی گەلک زۆر هەیە یعنی قەنەعات بکەن ئەنی هەژار و فەقیری وا هەیە ناتوانانی سفرە و خوانی ئێوارەی دابنێتن ئاگادارین هەر لە نەخۆشی هەر لە نەبوونی هەر لە دەستکوتی و هەژاری بە هەموو شێوەکان ئەو جە نمونێکی بینینەوە ئەگەر گریمان ئێستا بۆ نمونە هەر یەک لە ئێمە گەر 5 منداڵمان هەبی ئایا باشە لۆ منداڵەکانی خۆمان چەندی خەرز دەکەین ئەگەر گریمان هەوڵ بدەین لە بۆ جەژن یاخود بابرین لە بۆ کاتی تکە ئەگە هەر یەک لەوانە 25,000 خەرز بکەین 25 50 125 منداڵشکەی ناو لێنین ئەلیسلام با 25,000 لە بۆ ئەو منداڵی کە ناوی لێدێنی ئەلیسلام خەرز بکەین لە بۆ هاوسێکەت دراوسێکەت خزمەکەت دۆستەکەت خەڵکی ئاوایەکەت خەڵکی گەڕەکەت ئەگە هەر یەک لەمە وامان کرد عائیلە گوای کرد ئێستا بۆ نمونە تەمەشا بکەین دانیشتوانی هەرێمی کوردستان 6 ملیۆنە خۆ لە خیلالی ئەو 6 ملیۆنی 3 ملیۆنی بەردەوام بە ڕۆژیە 3 ملیۆنی بە ڕۆژیە 3 ملیۆنی منداڵە پەککەوتەیە ئافرەتە حاڵەتی وایە بە ڕۆژی نابی شیر دەرە بار نەوعەکە یانەوانەی دەسەڵاتدارن کە ڕۆژیان لەسەر نییە فەقیرانە لەبەرەوەی بەخۆیان ڕۆژیان لەسەر خۆ نەهێشتیا بەڵام تەمەشا دەکەین 3 ملیۆنی مسلمانە 3 ملیۆنی بە ڕۆژیە ئەو 3 ملیۆنە ئەگە کاکە گریمان 2 ملیۆن ئەو 2 ملیۆنە بە ڕۆژیە هەر یەک
لەو هاوڵاتیەی لە ئافرەت لە پیا و لە دایک لە باوک ئەگە هەر یەک لەوانە یەک کەسی لەگەر خۆی دابنێ بێوێ هاوکاری بکات 2 ملیۆن دەکات 2 ملیۆنی تکای هاوکاری کرد واتە 4 ملیۆن لە ئابووری و اقتصادیدا مرۆڤەکان ڕزگاریان دەبی یاخود ئەگە گریمان هەر یەک لەوانە عائیلەیەک هات یعنی عدد السكان في إقليم كردستان عدد السكان ئێستا چەند عددی سوکانمان هەیە ئێستا 2 ملیۆن و نیو هەتا 3 ملیۆن عددی سوکانمان هەیە بە شێوەیەکی گشتی ئەگەر با برێن 2 ملیۆن عددی سوکانمان هەبی هەر یەک ئەتوە هەوڵتدا هاوکاری مارەشکەت کرد باشە چی لێ دێ ینی هەژار و نەدار و فەقیرەکان کەمتر دەبێ ئەمە دەتوانین هاوکاریەک ئەگەر ئێمە هاوکاری یەکتر نەکەین و ئێمە بەزەیمان بە یەکتر نێتەوە مانجی ڕەمەزانیەک لەوانەمان پێ دەرێ ئەتۆ دەبێ بزانی کەسانیشتر برسینە هەژارن نەدارن وەکو تۆ لە خواردن لە جلوبەرگ یەک لەوانە تاکیدم بەرنامەیەکتان دەبێت لەسەر مەسەلەی زەکات الفیتر بەڵام زەکات الفیتر لە بۆ چێت جێژنەکان یەکسانی بکە عادی ڕەمەزان لۆچیا مرۆڤەکان هەمویان یەکسان بکە دیدیت لە ڕەمەزان کەم کەسێ شمەکێکی جوان لەبەر بکە هەموو بە شمەکێکی ئەتیادی گەڕانی سوڕانی لەبەرەوەی لەبەر خواردن و برسیەتەکەی زەوقی ئەوە نایە شمەکێکی ڕاقی لەبەر بکە یاخود لافی لێ بدە کەوا بوو پێویستە ئێمە لەو مانگە بە فرسەتی بزانین هاوکاری و هاریکاری بۆ یەکتر بکەین ئەگەر کەسانێک زجیان بە ئێمە ناسووتێ بەزەیان بە ئێمە نایێتەوە بە ئێمە خۆمان بەزەیمان بە خۆمان دابێتەوە تاوەکو خۆی پەروەردگاریش بەزایی بە ئێمە دابێتەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا زەید دووسەفەیی زانایانی سپاس بۆ دەرفەتەی بۆ کاتێک کە بێمەد بەخشی دووبارە زۆر سپاس بۆ تەجوانەکانت بەڵێزان هاوکارانمان ڤیتێکیان بۆ ئامادەکردین لە مانگی پیرۆزی ڕەمەزان دیارە گرنگێکی زۆر بە خوێندنەوەی قورآنی پیرۆز دەدرێت ڤیتێکە پێم وا بێ مامۆستا نەوزاد ڕەفعەت هەڵە نەبووم بەو شێوەیە پێکەوە بینەری دەبێت بسم الله الرحمن الرحيم وبذلك أمرت وأنا والذين يبيتون لربهم أقسم بيوم القيامة قالوا سبحانك لا علم لنا وعلم هي إلهين من دون الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي جعل في السماء بروجا وجعل فيها سراجا وقمرا منيرا وهو الذي جعل الليل والنهار خلفة لمن أراد أن يذكر أو أراد شكورا وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما والذين يبيتون لربهم سجدا وقياما والذين يقولون ربنا اصرف عنا عذاب جهنم إن عذابها كان غراما إنها ساءت مستقرا ومقاما والذين إذا
والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق ولا يزنون ومن يفعل ذلك يلقى أثاما يضاعف له العذاب يوم القيامة ويخلد فيه مهانا إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا والذين لا يشهدون الزور وإذا مروا باللغو مروا كراما والذين إذا ذكروا بآيات ربهم لم يخروا عليها صما وعميانا والذين يقولون ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما أولئك يجزون الغرفة بما صبروا ويلقون فيها تحية وسلاما خالدين فيها حسنت مستقرا ومقاما قل ما يعبأ بكم ربي لولا دعاؤكم فقد كذبتم فسوف يكون لزاما بسم الله الرحمن الرحيم وبذلك أمرت وأنا والذين يبيتون لربهم أقسم بيوم القيامة قالوا سبحانك لا علم لنا وعلم هي إلهين من دون الله بەڵێ ئایزان بەڕاستی دەنگخۆشی بەهرەیەکە یاخود نیعمەتێکە کە خوای گەورە ڕەنگە بە هەموو کەسی نەبەخشی بێ و خۆش بە حاڵی ئەوانەشی کە دەنگخۆشەکەیان لە خزمەتی دین و مرۆڤایەتی و ویژدانێکی ئاسوودەیە بەکارێنن بە تایبەت ئەوانەشی کە قورئان خوێنن هاوکات هەر بابەتی دەنگخۆشی
ئەم شەو لە بەشی دومی بەرنامەکەمانە باس لە ڕنگدانەوەی ڕەمەزان لە نێو ئەدەبیاتی کوردی چ بە کلاسیک و بە تایبەت نوێوە و لە نێو دەقی خامەی شاعیرانە ئەو ئیلهامەی لە پشتی ئەو تێکستانەوە هەبووە کە لە بۆ ڕەمەزان و بۆ ڕۆژوو نووسراون بە میوانداری شاعیرێکی زۆر جوان و زۆر دەنگخۆشیش زۆر بەڕێز مامۆستا حەسەن حەسەن ڕاستەوخۆ لێرە لەگەڵمانە مامۆستا زۆر زۆر بەخێر بن. تاعات و عیبادەتی شێخ قبوڵ بێ و ئینشەڵڵا ڕەمەزانێکی پڕخێر و بەرەکەت لە ڕێدا بێ. زۆر سپاس. مامۆستاگەلەوە دەست پێ بکەین بێگومان شعر کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە لە سەر درو دەرونی ئەوانەی کە گویان بۆ گرتووە ئەوەشی کە نووسیوێتی ئیلهامێکی لە پشتەوە بووە بەتایبەت هەر لە ئەدەبیاتی و مێژووی کلاسیکی کوردەوە بگرین بۆ نمونە حەزرەتی مەولەوی بۆ دیاریکراوی بۆ مانگی ڕەمەزانە فەرمێ منارە سەدای سەڵاتش بەرزەن 100 تەرزەن مزگی جەشادی دەماخش بەرزەن. تقریبا تەرجمەکەی زۆر ناوەزانم هەر تێگەشتێکی باش یعنی باز لەوە کە ینی شوبهانێکی جوان باز لەوە کە ئاڵێ منارەکە دەنگی 100 تەرزی ینی 100 جۆر ئاوازی لێوە دێ و مزگەوت لە خۆشیە دەماخی بەرزە بۆ مانگی ڕەمەزان هاتووە. ئەگەر لەوە بپرسین ئەم ئیلهامە لە چیوە سەرچاوی کردووە ڕەمەزان چۆن بۆتە هەوێنی ئەو ئیلهامانی بۆ تێکستەکان بۆ شاعیرێک کە ئینووسێ بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان و بۆ ڕۆژوو. بەناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاو بۆ ئێوە بۆ بەرنامەکەتان بۆ کەناڵەکە دەستان خۆش بێ. دیارە کاگاریان تەلەفۆنی بۆ کردم بۆی کە بەرداری ئەم بەرنامەیە بکەم وتمەڵی شێعرەکان و دیدارەکان هەر دووبارێ کورە وتی خۆ ڕەمەزانی شە دووبارێ. سپاسیەوە کەم ڕاستەکەی ئەو ئیحساسە لە ناخی ئەو کەسانایە کە ئەیانەوێ قسەیەکی تازە بکەن ئەیانەوێ قسەیە بکەن کە خەڵکێکی تر نەیتوانی بێ دەری ببڕێ. ئەیدی ممارەسەکردنی شعر و ئیلهام و ئەو تابلۆیانی کە لە خەیاڵی شاعیرە هەن ئەڵبەتە من خۆم بە شاعیر نازانم بەڵام ئیتر پێم خۆش بێ و پێم ناخۆش ئەوە بە ناچاری وەتام لەگەڵ ڕەنگە هەندێک هۆکار هەبوو بێ بۆ ئەوی کە من لەو ڕێگەیەدا لەو مەیدانەدا ببم. ئەو ئیلهامانەش لە ئیحساسی هەموو کەسێکا هەیە بەس ئەمێنێتەوە سەر دەربڕینەکە. ڕەمەزانیش دیارە وێزگێکی تایبەتە شتێکی ڕۆحیە یعنی وجودی ئینسانە گۆڕێ ئەو هەوڵ و هەناسانی کە لە ناخی ئێمەمانانە لە ناخی هەندێک کەسا هەیە لە 11 مانگی ڕابردوودا کە هەڵپەی ژیان و سۆنەڵی گوناه و ئەو جۆرەشتانە کە ئومێد دەکەین کە لەم مانگەدا ڕای بگیرێ و نوێبوودەوەیەک لە ناخی خۆمانە دروست بکەین. ئیدی ئەوە لە هەموو بوارەکانی ژیانە نەک تەنها شاعیر هەموو کەسەکان ئەتوانن ئەمە بەرجەستە بکەن بەڵام ئیتر دیدگا و ڕوانینی شاعیر جۆرێکی ترە ڕەنگێکی ترە ڕەنگە خۆشتر خەڵک لی تێبگایان بە زمانێک شاعیر دەری ببڕێ کە کاریگەری لەسەر بەرامبەرەکەی هەبێ ئەگەرنا زۆر کەسی تر هەیە قسەی جوانی پێ ئیحساسی جوانی پێ دنیاە ناڵە و هەناسەی ناخی خۆی پێ نەیتوانی و عروجی پێ بکە بەڵام ئێمە نایبیستین و کۆتاییان پێدێ. ئێمە بێشەرمانە هەندێک جار دەری ئەبڕین وە کاریگەری هەندێک جار سلبی یان باش یان خراپی هەبێ مهمەوەیە بە هەموو ناتەواییەکانەوە بە هەموو جوانیەکانیشەوە بەرە ئەو ڕێگەیە بمان با کە دڵمان تێیدا خاوێنە بێتەوە. کەواتە ڕەمەزان چ کاریگەریەکی هەیە لەسەر شاعیر کە ئیلهامێکی باتێ و بتوانێت هەست و ناخی خۆی دەرببڕێت؟ زۆر کاریگەری هەیە بەڕاستی ئەو مانگت دێ کە ئینسان کەلەپچەکە ینی لە هەندێک جێگەیە ئەیبەستێتەوە ئەو کەسانی کە لە ناخی خۆیانە ئیبادەتەکەن و خەڵک بە پاکیان نەزانێت و بە جوانیان نەزانێت و لە ناو دنیای ئیرفان و ئەدەب و ئیحساسی دینداریدا تواونەتەوە بە بەردەوامی لە چرکەساتی
عروجان بەڵام بۆ ئێمە ڕەمەزان ئەو وێزگەیە کە ئەو چرکە ساتانە لە وجودی خۆمانە ببینی عاریفێکەڵێ ئەو کەسانی کە ڕۆچوون لە ناو عیبادەت و پەرستش و عیرفانە بە بەردەوامی لە عروجان لە فڕینان لەو دنیایان کە لەزەتی تەواوەتی ڕۆح لەم سەکەن وە چێژی تەواوەتی ئەبیستن بەڵام ئێمە چرکە ساتمان بۆ هەیە بۆ نمونەتەوە چی سەفەرێکی حەج ئەمرە بۆ جێگەیەکەکەی حەز بە ئەو چرکە ساتە ئەەکەی ئەو فڕینە لە ناخی خۆت ئابینی بەڵام چرکە ساتێکە بە بەردەوامی ئینسان هەوڵ بدا ئەو چرکە ساتانە زیاد بکە ڕەمەزان وێزگەیەکە بۆ ئەوەی کە هەندێک چرکە سات بدۆزیتەوە تاوەکو عروجی خۆتی پێ بکەی باش ئەگەر بەرهەمێکە حازر بە پێشکەشمانی بەڵا یەک دوو بەرهەمێک حازرە هەر تایبەتە بۆ تایبەتە بە ڕەمەزان وەڵا هەر ئەو بابەتانەیە بیخوێنمەوە ئەی پادشا و گەورە لەم شەوی تێکشکانەدا لەبەر قاپی ماڵی تۆدا ئەم دڵانە لە سووتان ڕەنجاون هاتوون ئارامی بدۆزنەوە هەموو سەفەرەکان دەگەڕێتەوە لای تۆ ئەی ژێنەرەوەی خاکی وشک و سوڵتانی باران و پەرژینی جوانیەکانی گریان چەمانی ئێمە لەبەر قاپی تا بەردی شاخەکانی تواندەوە کوورەی هەناسەی ساردمان لێزەمە دەکات و دووکەڵی سەرکەشی لە سینە دێنێتە دەر لێرە تەماشای ئێمە نیگای ئێمە لەسەر جوانی تەواو نابێ دەست هەڵناگرێ ئەم خەیاڵە لە ماڵێک و دوان و لە نوێژێک و هەزاران سوش دەدا لە قامی دیداری تۆ تێر نابین و بەرگی گوناه و کەوتنی دڵۆپ ئاگرێک باغ و سەوسەری ئەم عەشقەی سووتاندووە و گەڵای زەردبووی بێکەڵکی تەمەن لە ژێرپی ڕێبوارەکانە خۆڵەمێشی حەسرەتە ئەینیگار و ڕەقیبی دەردەوان چاو لە دووری ئاسمانێکدا جێماوە و لە دەرگای ماڵێکتا گوێ لە لێدانی دڵ دەگرێ ناسرەوێ و پڕ بۆ لە لێدان دەستەکان لەسەر سینە هاوارێکیان پێ ئاشت ناکرێتەوە ناوی تۆ دەهێنێ و پڕ لە جەماڵ سکاڵای لێخۆشبوونی تۆ دەکات نازانم چۆن بوو لە دڵما من دوعا دەکەم لە بری خۆم تۆ لێری لە نوێژما هەر خەیاڵم بۆ تۆ دەگەڕێ و بەرگی دیواری ماڵی تۆ ڕۆحی جاری کردووە لە ئەسرین و بتەکانی ناخی کەلەپچە کردووە لە بەرزی شارێکەوە بۆنی تۆ دەکەم ئەی حێڕای بەرز و سەوری سەفەر ئێرت پڕ کردووە لە ڕووناکی و قاچی هیلاکی کاروانێکی پەک خستووە بەشی ئاسمانی هەناسەت بە ئەستێرەکان داوە بمبەخشە ئەم شەوەم نانوێ و تۆ لێرە یوسفی ون بوویت و من دیلی بەهەشتی ئەم شەوەم ئەم ئاگرە هەست پێ ناکەیت لێرە گیانێک وەک تەختە ئەسووتێ و تۆ دەرگای جوانی ناکەیتەوە مەجنونێک هەلا هەلا بووە و بەترسەوە دەپارڕێتەوە و پێت ئەڵێ من دەمێکە کۆڵان و شار بە شوێن تا ئەگەڕێم تۆ لێرە لەم گیانە سوتاوەدایت و هەستم پێ نەکردووە ئەی بەهەشتێک کە پەیدام کردی مەچۆ تا ئەژنۆکانم گۆچانی مردن هەڵنەگرن ڕێگە بدە بسووتێم و بمبیستی ڕێگە بدە بمرم و بمبینی لە تەریقی ئەم موشانەدا دڵم بووە بە ئاسنی سارد بمبەخشە مەحرەمانە لە پەنجەری ڕوانینێکەوە هاتووم و ڕەنگی تۆم لە تابلۆیەکدا نەخشاند و لە ئاسمانە هەڵم واسی ئەم دوعایە ئەم نوێژە لە چەمانی لقای تۆدا پیر بوو ئەی مەحرەم و برینی دڵ ئەی قاتڵ و تەبیبی دڵ یاخوا دەسەکانە خۆش بێ مامۆستا حەسەن خامەد ڕەنگین بێ شاعیر جیاوازەکەی لەگەڵ خەڵکی تری ئاسایی ئەوەیە کاتێک غەمێکێ بێ یا خودخۆشیەکێ بێ بە ئیلهامێک و بە بەیتێک و بە خامەیەکی جیاوازتر دەریە بڕێ کەواتە ئەگەر بێت و شاعیرێک لە مانگی ڕەمەزانە بێ شەرت نییە هەر بۆ ڕۆژوو بۆ مانگی ڕەمەزان شت بنووسێ ئەو ئیلهامانەی ئەو خەمانەی یاخود ئەو شادیانەی ڕووی تێیەکەن خودی مانگەکە و ڕۆژوو بوونەکە و پرۆسەکە وا دەکا تەسیری لەسەر ئیلهامەکەی تۆ بێ لە نووسینەوەی ئەوەی بۆت هاتووە لە گەیاندنی ئەوەی لە دڵتایە بەڵێ وەڵا یعنی
تەنها وێزگەی ڕەمەزان بەس نییە بۆ ئەوەی کە تۆ بتانی ئیلهامی خۆتی بۆ دەرببڕی. نەنە بە دیاریکراوی بۆ نمونا زۆر جار تۆ ڕەنگە شتێکی زۆر خۆش ڕۆیا بێ و توانایەکی نووسینیشت هەبێ واکە ڕەمەزانەکە لەبەر ئەو حاڵەتە ڕۆحی هەیەی ئاراستی ئیلهامەکەی تۆ نووسینەکانی تۆ بگۆڕەیە بڵێ مانگی ڕەمەزان وا دەکا ئیلهامی شاعر بگۆڕدرێ. بەتاکید ینی وێزگەی ڕەمەزان دنیای ئەحساسی جوانە بەخشێ. خۆ من ئێستا لەم مانگەدا ڕەنگە هیچم نەنووسی بێمە هی پار بێ ئەم شێرە. بەڵام لەو مودەتا قسەیەک هەبوو لەسەر هاوڵانی پێغەمبەری ئازیز درودی خوای لەسەر بێت. ئەوە دەقێکم نووسی ئەگەر دەرفەت هەبێ لە درێژی بەرنامەکە ئیشەڵا ئەی خوێنینەوە. من هاتووم لێرە ناوی هاوڵان بناسیێنم، ڕەنگە ئەو هاوڵانە شاراوە بن، بەس من کاتی خۆی بەرنمەیەکم هەبوو زیاتر لە چوارچێەوەی با بڵین ژیانی هاوڵانە بوو بە ناوی ئەستێرەکانی ترۆپکی سەروەری و هەندێک بەرنمەیەکی تر چۆڵە نێرگزەکانی دەوری پێغەمبەر درودی خوای لەسەر بێت. ئەمە وهای کردووە کە من حەز بکەم لێرەدا نمایشێکی جوانی هاوڵانی پێغەمبەری ئازیز درودی خوای لەسەر بێ بناسیێنم. خۆشتا نەزانن لەوانەیە ئەو لە ماوەی ڕابردوودا ئەو شتە هەبوو بێ. بەڵام ئیدی ڕەمەزانیش دنیای جوانی تر هەیە کە تۆ بتەوێ تۆ کاتی ئەم شعرانە ئەنووسی بیری لێ ئەەکەیتەوە یاخود ئەمە حەدەثێکە ڕوویە و یاخود ئیلهامێکە و بۆ دیێت لەسەری ئەنووسیت. وەکو حەدەث نەخێرنەوەڵا وەکو بەڵامی تر شتێک ڕوویا بێت و لە مێشتا ما بێتەوە بە هەستی خۆتی بۆ دەرببڕی. بەڵێ بەتاشید ئینسان ئەگەر لە ناخی خۆیان کاریگەریەکی ئەو تۆ ینی تەسیراتی لەسەر وجودی خۆی نەبێ ناتوانێت ئەو شتە دەرببڕێ. من لەوانەیە دەیان جاربیرم کردبێتەوە دەیان لاپەڕم دڕاندە بێ نەمتوانی بێ حەقی دێڕێک چەند دێڕێک بدەم. بەڵام کە خۆم ئۆکیم لەسەر کردووە ئەو ئیحساسە کە ویستومە دەری ببڕم هەستم کردووە کە پەیامەکەم گەیاندووە لە ناخی خۆمدا ئیدی بەدڵخۆشیەوە ڕێگە خۆشکردنێک بۆ ئەو بۆی کە من بتوانم بخوێنمەوە بیڵێم بڵاوی کەمەوە. زۆر باشە وەڵا گەرچی مەجلیسی شاعران خۆی هەر خۆشە، بەڵام دڵنیام ئێستا بینەرانیش پێیان خۆشە زۆرتر گوێ لە دەنگە خۆشەکەت و وەروە خامە جوانەکانت بگرن. وەڵام ئەوەی کە باست کرد ئەگەر هەر بۆ ئەوەی هاوڵان تەنها حەزم کردووە ناوەکان بهێنم نەک وەکو ئەوی لە چوارچێەوەی حسابی شیعرێکی بۆ بکەی. هەر شتێکی ئیحساسیەکە دەربڕینێکە کۆم کردوتەوە تەنها ناوی هاوڵان ئەناسیێنم. زۆر باشە ئیتر لە خزمەتی ئەوەیە خزمەت لێمەوە دەستەکانت خۆش بێت. زۆر باشە وەڵا گەرچی سەرگەردانە ئەم دڵم ئەوینی ئێوەی تیانە بێ قاچم لە ناو بیابانە و هێزی ڕێگەم لێ بڕاوە بە شوێن بەرزی هاوڵانێکە ئەگەڕێم وەک ئەبوو زەڕ وەکو سەدیق یاری سێهەم وەکو عومەر کە چەرخی ڕۆژگاری گۆڕی یان عوسمان قافڵەی بە نرخی غەزایەکی هەمووی کڕی. عەلی خۆی شێری خودایە کەسی ناپاکی بۆ چییە ئەو خۆی ڕۆژە و لە ئاسمانە خالید یان خالید شمشێری خوایە سەعەد ئاسمان هەڵی گرت و شوێن پێی فریشتە نەمابوو لەسەر زەوی یان دوو باڵی فڕینی جەعفەر ئامۆزای بەجەرگی ئازیز خەباب لە ڕێگەی ئەوا بوو پەت و سێداری هەڵبژارد ئەی یاسر باوکی عەمار و زەید و مەعازی شاخەوان کامیان وەکو ڕەواحە بوون کاتێکە شیعری ئەبێژا و حەسان بۆی ئەهۆنیەوە و مەسعەب بۆی لەبەر ئەکردن کێتان هەیە قەڵای هەیبەتی نەدیبێ وەکو حەمزە ڕاوەستاو بێ و لە ئوحودا لاشەی شین هەڵ نەگەڕا بێ و حەنزەڵەش فریشتەکانی ئارایشیان نەکردبێ ئەی ئەمینی ئەم ئومەتە دەناسنەوە ئەبوو عوبەیدەی جەڕاح ئای لە جێپێی برینداری ڕێگەی تەبوک قاچی چەند هاوڵ پێچرا بێ و قەترە قەترە گۆزە گۆزە بە خوێن ئەم ئاین و دینە ئەم ڕێگەیان ئاو نەدابێ ئەی تۆ ئوسامەی گەنجی یار لەسرە مەرگی شاهێشتا قیادەی هەزاران کەسی وەک فاروق بووی ئەی هەتاوی باڵای هیجرانی ئەم دینە خوبەی بیلال سوهەیبی قەڵغان و پەرژین
لەکوێ چنگم ئەگات بە ئەو ڕۆژەی کە عەباس هاواری بەیعەی ڕزوانی بوو ئەی عەبدوڵای کوڕی عومەر چەند قەڵغان لە لاشەتا بوو بۆ ئەم دینە ئیبن مەسعود و حوزەیفە چەند جوان لەسەری مردنا سەفتان ئەبەست ئەی تۆ تەڵحە زوبەیر قەعقاع ئەبا جەندەل ئەو بادەی سەر گەورەی ئەنسار کێ هەناسی ئەم غەزایانم لێ ئەکڕێ و کێ دەست هەڵە بڕێ شاهید بێ ئێمە ئەوانمان خۆشەوێ من هێزی عەوفم بەڕائی مالک جوانی لاشە و بەژنی ئەبوو دەردا و ئەبوو هورەیرەی سینە شاد قەتاری کوڕی نەعمان و عەماری کوڕی فەهیرە بۆنی ئەوەڵین بارانی دڵی زەوین ئەمری کوڕی جەموح و ئەبوو دووجانەی بەرگسوور کە لە ڕۆژی ئازادیدا تەوێڵی بوو بە ناسنامە سابت و سەوبان باخچە بوون خۆیان بۆنی شنە بابوون حودەیرە و ئەبوو سەلەمە ناسنامەی بانگەوازێ بوون کە مێژوو لە بیریان ناکا ئەی تەماشای باڵا بەرزی سەلمانم کەن ئاگری مەجووسی خامۆش کرد عەلائی کوڕی حەزرەمی و جولەیبی بیناو شەپۆلەکانی دەریا توفەیلی کوڕی عەمری من سابتی کوڕی قەیسی من حاریسەی کوڕی نەعمان و ئەبوو موسای ئەشعەری دیوان و دادگا ئەبوو بەسیر خۆی بەتەنها شۆڕشێ بوو ئەبوو ئەیوبی ئەنساری خۆقەت لەبیر ناچێتەوە کاتێک کە ئازیز هاتە ڕێی لە لای ئەو بوو گێرسایەوە ئەبوو قەتادە و عیمران و ئەبوو سەعلەبە و معاویە لاشەی خەباتی ئەم دینەن عەمری کوڕی عاس و عۆکاشەی سەفی جیهاد و کەعبی کوڕی مالیک و ئەبوو لوبابەی مونزیر و حەکیمی کوڕی حەزام و عەبدوڵای کوڕی سەلامن پەلکە زێڕینەی ئاسمانم قەیس و عومەیر عوتبەی کوڕی غەزوان محەممەدی کوڕی مەسلەمە هێزی بەرگری ئازیز بوون ئەم هەتاوانەی ئاسمان بوون لاسکی ئەم چڵە نێرگزانە ژیان و سەرزەویان بۆن خۆش کرد ئەوان پشت و پەنا و پەرژینی دەوری پێشەوا بوون هەستێرەکانی ترۆپکی سەروەری بوون بە خوێنیان بەهێز و گیان و ماڵیان بەهەشت و ئازادیان کڕی و قوڕیان دابەدەمی خورافیات و لات و مەنات و عوزاکانە و کە لە بچەیان کردە گردنی ئوبەیەکان سڵاو لە بۆنی خۆشی ئێوە لەو ڕۆژەی لەی ژیان و خەباتان کرد بۆ نەجاتی ئێمە لە دیلی و کۆیلەتی بۆ ژیانی ئازادی درێژیش بۆ ببورن خامەت ڕەنگین بێ مامۆستا حەسەن دەسەکانت خۆش بێ وەڵا خۆمە یعنی بەدەر لەو پەیامە شێریە جوانی هەیەتی زۆر جاریش گێڕانەوەی یاخود خستنە بەرچاوی مێژوویەکی جوانە بە دیوێکی تراڕەنگە هەمیشە من لە بەرەوەی تەخەسوسمە لەگەڵ مێژووە زۆر جاڵێن بابەتێکی وش کە زۆر خەڵک لێلایە بەڵام بە دیوێکی ئەدەبیات تۆ بێ ئەمە بنووسیتەوە ڕەنگە زۆرتر بگا کاتە مامۆستا با هەر پەیوەند بە ئیلهامی شعریەوە منەمێ لە بەڕێزە بپرسم ڕۆیتەوە بۆ پشوویەک چما پێنجشەمەیە کە گەڕێیتەوە بۆ زیادەکەی خۆت یان چیتە گوندێکەوە لادەیەکەوە ئێوارێ و بەتابەت ئێستا بەهار و بۆنی خاک و گیا و گوڵ مناڵێکی بچکۆلانە بینی هێشتا ڕەنگە تەکلیفی شەرعی لەسەر نەبێ بەڵام بە عیشقەوە لەبەر دەرگای مزگەوتەکە چاوەڕێ بانگەکە بە دوو خورما و پەرداخێگاوە بۆی ڕۆژەکەی بشکێنێ ئەگەر ئەم دیمەنە ببینی چه هەستێکە بۆ دروستە بێ ئەو دیمەنە کە تۆ باسیەکەی خۆی پڕە لە ئەحساسی شیعر و جوانی و هەموو شتێکی یەک دنیاوێنەی جوان و باس کرد بەڕاستی ئەوانە تۆ ڕاگرێ یعنی یەک دنیا کات ئەوەستێنێ یعنی زەمانێکی تر ئەهێنێتە پێشەوە کە تۆ تەمەن وردوخاشی کردووی ئەو قسانەی کە خەیاڵ بۆ تۆی باسەکە تۆ نەتوانیوە پێی بگەیان ئەو هەنگاوانەی کە بۆ مەبەستی ژیان هەوڵوداوە یان دنیاە خەیاڵی مناڵی ئەگەڕێتەوە ئیدی ئەو ژیانە خۆڕان ناوەستێ بەڵام ئەکرێ لە تابلۆیەکدا تۆ ئەو دیمەنانە دووبارە نمایشکەیتەوە دووبارە ینی ناسنامەیەکی مرۆڤبوون و ئیحساسێکی مناڵی جوان ببەخشیتەوە بەو خەیاڵە وەکو نیگارکێشێک بتەوێ وێنایەکی جوان نیشان بدەیت ئەو وێنانە بە تاکیدی کاریگەریەکی زۆر تەواویان هەیە لە ڕۆحی ئینسان مرۆڤ ڕاوەستێنێ ئەو کەسانیشی کە بەردەوام ئیحساس لە وجودیانە هەیە و لەگەڵ ئەو خەیاڵە ژیان ئەبەنە سەر ئەوە کاریگەریەکی زیاتری هەیە وەک کەسێکی ئاسایی نین کە هەنگاو بەسەر هەموو دیمەنەکانە بنێن و
ڕانەوەستن بۆ ئەوەی کە قسەیەکی ناخی خۆیان بۆ ئەو سروشتە بۆ ئەو یادانی تەمەنی خۆیان بڵێنەوە. دەرباشە کاگەحسەن ناوبڕای گۆرەگرین و دواتر دەگەڕێنەوە وڵات و لەگەڵە بەردەوام دەبین بەڵام بەڕێزان دەچینە ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵات. دووبارە ساڵتان لێبێت بەڕێزان بەردەوامین کاگەحسەن ئەگەر پێمان بڵێ بزانین کام وێزگەی ڕەمەزان بۆتە هۆکارێک کە ئیلهامێک بۆ تۆ ببەخشێ و کوشەوانی قەدرکە بتوانیت بەرهەمێک بنووسیت. بەڵێ وڵایی هەندێک بەرهەمی تایبەتم هەبووە لە ڕەمەزانەکانی تر لە ساڵەکانی پێشووترا بەڵام بۆ ئەم ڕەمەزانە ڕاستیەکەی شتێکم نەنووسیەوە بەڵام هەر تەنها ئەو شیعرە تازە بوو. ئەگینا ئەم دوو دەربڕینەی تر کە هەیە هەر لە ئەو چوارچێوە عیرفانیایە وەکو مناجاتێک هەر تقریبەن لە چوارچێوەی ئەو مانگەدا خۆی ئەبینێتەوە. ئیتر ئینشاڵڵا خۆجاری ڕەمەزان ماوێتی بەرنامەیەکی بەرهەمەت ئامادە بێت پێشکەشمانی بڵێ بە ناوی دیداری دڵ. لە ڕێگەی گەیشتن تێناگەم دیداری تۆ ئەوەیە بمرم بۆنی بەهەشت بکەم یان هەستت پێ بکەم و شەوان لە ڕۆحی خۆما بتبینم. هاتم بە دەور تا دڵکەوتە بەرپێ و نەگەیشتمە یەقین و نەمردم. ئەهاتم نەیەمەوە بە تاسەی تۆ سەرگەردان و ئاوارە و دەربەدەربم. ئەی دڵ لە لێدان بکەوە و بۆ سۆراغی مەعشوق بە شوێن خۆتا بگەڕێ سارا و کوچە و شەقامەکان و شەو بگەڕێ. دەیبینیتەوە لە کوخێکا دوعا دەکات گوێت لی دەبێت دەیبیستی ڕژانی فرمێسک ئاگری ئیبراهیمێ خامۆش ئەکا و تۆفانی نوحێک وشک دەکا و هەناسەی نەهەنگێک لە دەریادا ئاشت ئەکاتەوە. تێغی گردنێک بۆ نەبڕین تیشتر دەکات و سینایەک سیاب پۆش بۆ چاوی یار و یاقوبێک هەڵوەدای دیدار و خەندەقێک بۆ ئومێدی شکانی کیسرا. ئەو باڵانی کە ناتوانن بفڕن بە ئومێدی باخچەوە پیر دەبن دارستانێ نابینن یادی خەونەکانیانی تیا بناژن. ئەفسوس لەم دڵەدا گەیشتن بە هیلاک چوو. بەم بێ باڵی و نەگەیشتنەوە وادەی مەغریبێک دوا دەخا و شەوێک بێ بەیانی سەردەنێتەوە و سەرمایی ئەم گیانە دەسووتێنێ. تێنەگەیشتم فەلسەفەی ئەم نەگەیشتن و فڕینە باڵی بۆ چی بوو؟ دڵ لەم دوا هەناسانەدا ئاسمانی هێنایە قسە و ئەفسانەیەکی بەدرۆ خستەوە تا بیر لە کوشتنی دەریایەک بکەینەوە. لەکوێ شەرحی کوشتنی بایەک بکەم لە دەستی سولەیماندا و ئاسنی نەرمی دەستی داوودێ شایەتی بدا و خاچێک بۆ فڕین و نیلێک بۆ پەڕینەوە. بۆ کوێی شەرحکەم ئەو قسانەی کە نەوتران بۆ کوێیان باز بکەم لە کام تەوافی دەوری تۆدا پێت بڵێم ئەم هەناسە شکاوانە هێشتا بە ئومێدی دیدارەوە دەفڕن و عروج ناکەن بێ باڵدەمرن. دڵ بۆ هەر کوێ چوو بێ بۆ سۆراغی تۆ هاتووە. لێرە ئیتر گیانێکی بێڕۆح و بە ئازار لاشەیەکی بریندار هەیە. خۆ دەستەکان خۆش بێ مامۆستا حەسەن وەکو شاعیرێک وەکو ڕۆژنامەنووسێک وەکو میدیاکارێک کە لە نێو ساحەی ئێستەی با بڵێن کاری میدیایی و عیلم و ئەدەبیاتیش ڕۆڵت هەیە. دەمێ پرسیارێک لێ بکەم سەرنجی بەڕێزت بۆ من گرنگە و بدنیان بۆ بینەرانیش. ئەگەر سیرکەین ڕۆژگارێک حوشەی مزگەوتەکان و بەردەم میحراب و گۆشەی حوجرەکان و دیوەخان و تەکیەکان و خانەقاکان وێزگەی پێگەیاندنی زانا و دانا و خوێنەوارەکان موندەیان عاریف و زانا و کەڵە پیا و ئەدیبناسی گەورەمان هەبوو. ئەم فۆرمەی ئێستەی پەروەردە و خوێندن و هەروەها ئەو دنیا جەنجاڵیە تا چەندێک تەئسیری کردووەتە سەرەوەی ڕۆح لە شاعیر بسێنێتەوە ئیلهام لە شاعیر بشێوێنێ قەڵەمی شاعیر
کەچکە کولیکە کاڵی کاتەوە وڵا جیاوازێکی ئاسمان و ڕێزمانە ئەیانی ئەو جیاوازیە کە لەگەڵ جاران ئەگەر بەراورد بکەین هەر بەراورد ناکرێت لەبەر ئەوە ئەو گیان و ڕۆحەکە جاران ئێمە بینی ومانە یان تیا ژیاوین یان ئێستا هەر زۆر کاڵ بۆتەوە ڕەمەزانی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئێستایا زۆر زۆر جیاوازی هەیە من ئێستا فەرقی جیاوازیەکمان پیشان بێ هەر جیاوازەکە ینی ڕاستیەکەی بۆ نمونە تەراویح من هەستی ئەوم کردووە ئەو خەڵکەت تەحملی نەماوە بۆ نمونە 4 ڕکاتەکە لاکەیتەوە زانی ڕیزێک نەماوە بەڕاستی ئەمە لە هەمومانە بەرجەستەیە ئیدی خەیاڵمان عەوداڵی شتێکی ترە بە شوێن شتێکی ترە مەشغوڵ بووین ئیدی ئەو جوانیانە کە لە ناخا هەیە بۆ ئەوەی کە ئێمە دووبارە ئیعادە نەزەریە بکەینەوە لەسەر ئەوەی کە بەڕاستی بەرەو سەرگەردانی نزیک ئەبینەوە بەرەو کۆتایی تەمەن و بەرەو هەندێک شتی دنیایی ڕاپێچمانەکە ئەو شتە ئەوانە خەریکە چۆنەڵی بە تەواوەتی کاڵ بۆتەوە و ناخمان پێویستی بە ئەو زیندوو بوونەوانە هەیە بەڵام ئیدی کەواتە بۆ ئەو زین و بوونەوانە چۆن هەر کامێک لە شوێنێکی خۆی هەست بەبێ هەست بە پرسیارەتی کێن و بەرپرسیارەتی کەمان لە شەرشانە ئەو شاعرانەی بەتابە شێعری عیرفانی و عارفانە ئەنووسن تا چەندێک مەسئولیەتیان لەسەر شانە تا چەندێک ئەرکەکەش لە ئەستۆ ئێوەیە ئەسپی خۆتان تاودەن لە مەیدان وەڵڵا ئەزانی چۆنە یعنی کاریگەریەکی ئەو تۆ بەجێ ناهێڵن زۆر بەداخەوە ئێستا دنیاکە ئەوەندە بە سورعەتی تێپەڕێ ئینسان زۆر ینی کەم حوسەڵەیە تااقەتی هیچ شتێکی نییە ئەو دنیای ئەوە تا لە ناو مۆبایلەیە ینی کابرا لە دقەیە زیاتر تەحمل ناکا بۆی کە گوێ لە شتێک بگرێت کە تەئسیر بکاتە ناخی یان حیاتی بگۆڕێیان کاریگەریەکی جددی لەسەر وجودی تۆ بەجێ بهێڵێ من وابینم خۆی هەر گەر خۆی ڕخنێ گلەیەکیش لەسەر خۆمان دووسەوێ خۆیگە لەسەر کاغەزێکی چڵکنی دراو تامە کاغەز بەشکڵ لەم ناقەت چڵکن نابێ ها دێڕێک نووسرابێ ڕەنگە خوێندنەوەی ئەوەندەی تر ئێحساست دواتێت لەوەی لە شاشەیەکی زیرەکە بخوێنیتەوە تاکید وڵا ئێستا من هەست بە ئەوە ئەکەم ڕاستیەکەی هەر لە وێنەی یادگاریەوە تەماشا بکە لە بۆ نمونە کتێبێک ڕۆمانێک سەدان شت هەیە تۆ لە بەردەستایە بیخوێنیتەوە بەڵام ئەوەی کە بەدەستەوەیە لەمسی ئەەکەیت و لەگەڵ خۆتایە و ئەی خوێنیتەوە کاریگەریەکی زیاتری هەیە وەک لەوەی کە تۆ ئێستا لەم تەکنەلۆژیا دەبینی زۆر نەماوە بەزەگەر بەرهەمێکی ترە هەبێت وڵایەک بەرهەمیکە هەیە خۆشەویستێک لە ستۆریەکەیە ڕسمێکی مەدینەی دانابوو ئیتر وتم لەوەی وتی ئەرێوەڵا وتم دەی ئەو سڵاوە بگەێنە لە کۆمنتێکا بۆم نووسی وتم بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە ناوی سەڵاوی بەیانیەک هەر نەمویستەوە نەدرێژە بکێشێ هەر وتم هەر سڵاوێکی لێەکەم وتم سەڵاو لە پێغەمبەر کە درودی خوای لەسەر بێ بەس ئیتر کەچی درێژەی کێشا کۆمنتەکە بە ناوی سەڵاوی بەیانیەک پێی بڵێ عاشقێک شەوان بە ئازاری بینینی تۆ ئەتلێتەوە ئەهات و لە نزیک تا دڵکەوتە بەرپێی ڕێبوارانت کاروان چیەک پێی نەزانی و ئەو گریانە ئاشت نەبووەوە ئێستاش بەقەد ئەم دڵۆپا بە فرانەی ئەم شەو فرمێسکم بۆ خۆشەویستی تۆ پێیە دەمەوێ بێم و لە لای تۆ ئەسیری لێقات بم وە گەدایەک ناڵە ناڵم کۆڵانەکانی مەدینە بەخەبەر بێنێتەوە و ئاوازی دوابانگی بیلال شەقام و شار پڕ بکات لە تافگەی فرمێسک ئەم گیانەم ناسرەوێ و ئەم دڵم لە لێدانی بەرز و سەختی دەست هەڵناگرێ خەریکە ڕۆح لە گەرو دێنێتە دەرو من بێ ڕۆح و گیان و دڵ دەمێنمەوە شەوانە لە سەیری جەماڵی تۆ تێر نابم ئەمەوێ تاوێک لە نیگای خۆتەوە بدبینم نە شەوێکە و نە دوان و سەدان هەر بە تاسەوە هەڵوەدای بۆنی ئەتری نامەیەکی تۆم لەم کامیاوی ئەوینە تا تینوێتیم لێر بشکێ و بسووتێم و شەیدایم عاشقترت ببێ ئێستا ئیتر نەمەستی ئەم کاروانە بەرئەدا و نەیادی تۆ لە من دێتە دەر
بە هیوای هاتن و بینینتەوە لە خەونێکدا وەک سەوبان ماچی سەرشانی نەبووەدت دەکەم ئەم بڵێسە و ئاگرەی دەروونم نەجاتی نابێ و لەبەر پێتا گیان لەم کوورەیەوە دێتە دەروو فیداد ئەبێ ئەم سەڵاوان بگەێنە و بەیانیەک لە نزیکیا بۆی بخوێنەوە باگوی لێ دەستەکانە خۆش بێ مامۆستا جا بەڕاستی ئەو ئەحساسی تۆ هەنێجا ناتوانین ئەوەی لە دڵمانای بڵێن بەس بەڕاستی منی لە مێژە تاوی دیاری سالاری مەدینە لێ یاوم بەڵام دیارەیتر قسمەت و نسیبمان هێشتا موافقەی بۆ نەکراوە لەسەرەوەی شەڵاخوابی کاتە قسمەتی تۆم جارە خۆبچی تەوێ سڵاوەکەی بۆ بکەی و زۆر زۆر سپاس بەڕاستی نەگەسێری کاتژمێرەکە بکەم چل خولەکێک کە بێت لەگەڵ بەڕێستین خۆی عادەتەنێمە زۆر کەمتریش لەوە لەگەڵ میوانەکان کاتمانوێ بەڵام مەجلیسی تۆ زۆر زوو گوزەرات سپاس دەکەین بۆ ئامادەبوونت خامەت ڕەنگین دەستەکانت خۆش بێت سپاس بۆیەوە دەستکان خۆش زۆر سپاس بەڵە بەڕێزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بزانین کە لە قەزای سەی سادق چی دەگوزارێت دەچینە لای پەیامبەرمان سوهەیب محەممەد سوهەیب سڵاوی خی گەورەت لێ بێوم کاتت باش زانیاری لای تۆ چی هەیە ئەگەر بۆمان بخەیتە ڕوو فەرموو بەڵێ شەیداخان سڵای خی گەورە لێ و لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت ئێستا مانگی پیرۆزی ڕەمەزانە لە کتێبخانەیەکی قەزای سەی سادقم دەمەوێت پرسیاری ئەوەی لێ بکەم بزانم لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا خواست لە سەرچی کتێبێک زیاترە خاوەنی کتێبخانەیەکم لەگەڵایە سوپاس بۆم دەرفەتە دەمەوێت پرسیاری ئەو لێ بکەم لە ئێستادا کە مانگی پیرۆزی ڕەمەزانە خواست لە سەرچی کتێبێک زیاترە بەڵێ پێشوی دەست خۆشتان لێ یەکەم لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاترین خواست لەسەر کتێبی ئاینەکانە بە تایبەتی قورئانی پیرۆز و قەڵەم قورئان و چیرۆکە ئەخلاقیەکان و ئەو بابەتە ئاینانە ئێستا لەم مانگە زیاتر ئیحتیمامی پێدرە و ڕەواجی زیاترە زۆر باشە قەیرانی دارایی وەکەزان چەند ساڵێکە هەیە بە تایبەت ئەم ساڵ قەیرانی دارایی هۆکار بۆ بۆی کەمتر خەڵک سەردان بکە بمانەوە نەمانێت قەیرانی دارایی کاریگەری لەسەر هەموو فاکتەرەکانی ژیان کردو و کاریگەری لەسەر هەموو شتێک داناوە کتێبخانەش بەگشتی ئەش بێبەری نەبووە لەو قەیرانە بەڵێ کاریگەری دروست کردووە لەسەر کتێب لەسەر کتێبە ئاینەکانە سەر زۆربەی کتێبەکەوە سەر کە لایەنی ئابووری و قەیرانی ئابووری و کاریگەری سۆشیال میدیاش کاریگەری لەسەر خوێنەر کە ئەمە ژوای کردووە کەمترین وەکو پێویست نێن بەدەم خوێندنەوە و سۆشیال میدیا کارێکی گەورەی کردووە لەسەر کەمکردنەوەی خوێنەر لە ئێستادا کتێبەکان خواستی زۆریان لەسەر یاخود کەم بەراورد بە مانگەکانی کە بەڵێ لەم مانگە زیاتر خواستی لەسرە بە حکمی ئەوەی کە قورئان خوێنی زۆرمان هەیە قەڵەم قورئان زۆر ئەڕوا خەڵک هەیە ئەیبا بۆ هەدیە بۆ دۆستان بۆ خزمان بۆ ناسیاوان لەم مانگە پیرۆزە سەرفی زیاتر چی کاتێ زیاتر ینی ئەیسەوە گەزانین لە کۆتایی ڕەمەزان و یاخود لە سەرەتاوە لە سەرەتاوە هەیە لە سەرەتاوای بە هەیە لە ناوەڕاستیەتی وەج بە وەجبەتێن ئەیبەن و بە تایبەتی بۆ مانگی شەوانی لێلەتول قەدر زیاتر احتیمامی پێ ئەدرێت و لە شەوەکانی تر چونکە حکمی ئەو شەوانە زیاتر خەڵکدا ئەنوشە پێویستی بە قورئان پیرۆزە بۆ ئەوی تا بەرەبەیان وی خوێنێ و خێر و عیبادەتی خۆی پێ بکات زۆر باشە قەڵەم قورئان خواستی چۆنە لە ئێستا قەڵەم قورئان زۆر باشە بە حکمی ئەوەی هەیە وەکو پێویست ناتوانێت قورئانەکە بخوێنێتەوە بۆ ئێوە کاراسانێکی زۆر باش بۆ کەسانێک کە ناتوانن و پێویست قورئان بخوێنەوە هەم سەڵت و هەم لمسە بە احتیادی بە هەموو دەنگ و بە هەموو دەنگی خۆش توان گوێ لە سەتەم سوورەتەکان گری بە بێ کێشەوە بێ هیچ گرفتێک بەڵێ سوپاس بۆ تۆ سوپاس بۆم دەرفەتە من ئێستا لە کتێبخانەیەکی قەزای سەی سادقم وەکو و خاوەنی ئەو کتێبخانەی ئاماژێ بەوەدا لە ئێستادا لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەراورد بە مانگەکانی دیکە خواستی کتێبەکان بە تایبەت قورئانی پیرۆز زیاترە هەندێک کەسێ لە مانگەدا قورئانی پیرۆز وە کتێبەکان بە دیاری دەیبەن بۆ هاوڕێکان زۆر باشە گەرم و گوڕی مزگەوتەکانی شاری سەی سادق مەجلیسە ئیمانیەکان وەروەها قەرەباڵخی نوێژی تەراوێح ئەوەندەی بە شارە گەڕابی ئەم ساڵ بەراورد بە ساڵانی تر یاخود لە بەرەوەی گۆڕانکاری لە وەرزەکان هەیە لە ڕووی گەرما و سەرمابوون و فێنک بوونەوە بارەدۆخی شەوانی شار چۆنە بەڵێ مامەسا شوان سەبارەت بە پرسیارەکە و کە من سەردانی گوندەکانی سنووری قەزای سەی سادقەکەم بە بەردەوام و هەروە قەزای سەی سادق هاوڵاتێکی ئەجگار زۆر سەردانی مزگەوتەکانەکەن ڕێژەی زیاترە بەراورد بە مانگەکانی کە
گشتین و توێژە جیاوازەکان بەبێ جیاوازی لە منداڵ گەنج پیر سەردان دەکەن تا درنگانێکی شەو لە مزگەوتەکان ئەمێننەوە و تاعات و ئیبادەت دەکەن ئەم مانگە مانگێکی تایبەتەوە خێری زیاترە. بەڵێ زۆر سپاس بۆ پێامێرمان سوهای محەممەد سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بوو. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست سپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین کاتێکی خۆش خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.